بەڵێ کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی بوو لە کوردش هاوس لە داڤۆس ئاماژە بە هێرشە بێبنەماکانی ئێران کرد و داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد لەسەرم بابەتە بێنەدەنگ و وتی ڕێگە بدەن بە ئازادی لە وڵاتەکەمان بژین. من دەگەڕێمەوە لای میوانەکەم بەڕێز ئازاد جوندیانی نووسەر و سیاسەتمدار لێرە لەگەڵمە. بەڕێز ئازاد، هەرێمی کوردستان بەشێک نەبووە لە ململانێ ئاڵۆزی و ئاڵنگاریەکان، بۆچی دەکرێت ئاماج؟ لە ڕاستیدا ئەم پرسیارە ڕەنگە پرسیارێکی باش بێ، بەڵام من ئەمەوێ بازی بەسەردا بدەم. باشە، چونکە ئەتوانم ئێستا بڵێم بچمە سەر ئەو جادەیە هەر کەسێک ببینم پێمەڵێت وەڵامی تۆشەداتەوە، وەڵامی هەموو خەڵکێداتەوە کە بۆچی ئەکرێن بە ئامانج. کردنی کوردستان بە ئامانج لە هاوکێشەیەکی زۆر سادەدا من جێیەکەمەوە. من بە تۆڵم تەسلیم بە تۆڵی تەسلیم نابم، بۆ تەسلیم بم. ئێران ئێوێ تاقە شوێنێک لە عێراق داماوە کە لە ژێر کۆنتڕۆڵی ڕەهای خۆیدانە بەناوچەکانی سونەشەوە هەمووی لە ژێر کۆنتڕۆلی ڕەهای خۆیدایە. ئەو ناوچەیە ماوە هەولێر و ئەو توان بڵێم ئەو زۆنە ماوە بەڕاستی. ئیتر ئێوێ ئەو زۆنەش تەسلیم بێ بەوەی ئیتر پشتی لێ بکاتەوە بە ئارەزووی خۆی تەراتێن لێرەدا بکە. ئەو تۆ لەگەڵ بەغدا ڕێگەت هەیە هەموو شوێنێکی تێ ئەتوانی چی بکەی کەس ڕێگریت لێ ناکا بچیتە سووریا ئەو هەموو ساروخانەی کە بڕێت کردووە بۆ ئەوێ بۆ لوبنان بۆ حەماس بۆ شوێ بیبە بەوێدا بیبە. ئێمە نامانەوێت بینە بەشێک لەو ململانەی ناڕاستە. لە ڕاستیدا من ئەگەر ئەوە وەڵامی پرسیارەکەی تۆ چاوەڕوانی پرسیاری ترت. باشە. بەڕێز ئازاد، ئەوەی کە ئێران کردوێت یە پاسا بۆ هێرشانەی کە کردوێتە سەر هەرمی کوردستان بوونی بنکەکانی ئەمریکا و ئیسرائیل، بەڵام ماڵی هاوڵاتی سیڤیل کراوەتە ئامانج و شەهید و بریندار بوون لە کاتێکە پێنتاگۆن دەڵێت هیچ بارەگایەکمان لێرە نەکراوەتە ئامانج. کەواتە ئەم پەیامە بۆ کێیە؟ زانی چی ئەمە لە پەیام دەرچووە. ئەم قسەیە لە هەر جارێک کە ئۆماوەیەکی هێزگار زۆرە بە درۆن بە شێوازی جۆرا و جۆر حتا بەناردنی خەڵک بۆ لای سەرۆک بارزانی یان بۆ قیاداتی هەرێم ئەڵێنەوە پەیامی نرد، ئێران پەیامی نرد. ئەمە دەرچووە لە پەیام، ئەمە ڕاگەیاندنی شەڕە. بۆ نمونە تەماشاکە تۆ دوێنێ یەکەم شوێن کە کارەکەیتن جێبەجێ کردووە هێرشەکان سوپای پازارانە. سوپای پازار ئەڵێ من وام کرد. ئەمە ئەگەر لەوەدا مابوایەوە ئێران ئەیتوانی جۆرێکی تر تەعامل بکا بڵێ ئەمە دەسەڵاتی سوپای خۆی وای کردو ئێمە ئاگامان لێ نییە. بەڵام ئەمڕۆ پەیتا مەسئولینی جیاجیای ئێرانی هی باڵای ئێرانی قسە ئەکەن لەسەر ئەوە دەستخۆشییان لێ ئەەکەن هەمان ئەو قسانێ ئەوان دووبارە ئەکەنەوە تا کەسێکی وەکو قالی بافەڵێ ئیتە سەدەمی لێدە بڕۆ نەما ئەڵێ من دەست و شانتان ماچەکەم بەوانە ئەڵێ کە ئەو سڤیلانەیان لێرە کردە ئامانج و شەهیدیان کردن. ئەو ئازادە لەوەی چۆن ماوەڵە لەگەڵ سوپاکەی خۆیەکە نەک دەست و شان قاتشیان ماچکە ئازادە هی خۆیانە خۆی چۆن تەعاملەکە. بەڵام دەوڵەتێک نابێ بەو شێوەیە بکەوێتە دوژمنایەتیکردنی کیانێک لە ناو دەوڵەتێکی تردا لە کاتێکدا ئەو کیانەکیانی هەرێمەڵێم بە هیچ جۆرێک ساڵانێکی زۆر دوور و درێژە بە هیچ جۆرێک شەڕی لەگەڵ دەوڵەتی ئێران ڕانەگەیاندووە. باشە بەڕێز جوندیانی، ئەوانش ئێستا ئەمە من پێم ناخۆشە هیچ کە بڵێن ئەم پەیامە بۆ چێیە. ئەمە بورە ئەمە پرسیارێکی زۆر ناڵێم سادەیە، پرسیارێکی زۆر سواوی سەحافەیە. پەیام بۆ چێ؟ کاکە پەیام نییە ئەمە شەڕە، ئەمە ڕاگەیاندنی شەڕە. چه دەستکەوتێکی بۆ ئێران دەبێت؟ بەرژەوەندی ئێران لەم ڕاگەیاندنی ئەم شەڕە ڕاستەخۆیە چییە؟ بەرژەوەندی لەوەدایە ئێران ئەوێ دوا پێگەی کە لە بن دەستی خۆی نییە لەو کشوەری پێڵێن عێراق، لەو دەوڵەتەی پێڵێن عێراق، لەو جوگرافیایی پێڵێن عێراق، حتا لەو جوگرافیایی پێڵێن هەرێمی کوردستان ئەوێ ئەمەش کۆنتڕۆڵ بکاو ئیتر خۆی بێ بە شامی شەریف. پێشتریش ڕۆڵی دروستکردنی هیلالی شیعیدا بووە، پێی وا بوو هەرێمی کوردستان بربەستێکە لە بەردەم دروستکردنی ئەم هیلالە شیعیەدا. ئێستاشە گەرم هەوڵە بەم شێوەیە بدات ئەمێ بۆ دەچێتە سەر پێی دەکرێت؟ نازانم بۆ چێتە سەریان نا، چونکە ئێستا پرسیارەکە ئەوەیە لە کاتێک ئەو ئیعلانی شەڕەکە ئێمە چیەکەین؟ ئێمە لە پەیامەکەشدا یەک مەسەلەی گرنگ جەنابی سەرۆک تەرحی کردووە لێرەدا کە ئەڵێ ئێمە تەسلیم نابین، ئیرادەمان لە دەست نادەین. ئەمە ئیرادی ئەوە لە دەست نادەین کە ئێمە خاوەنی خۆمانین، خۆمان بڕیاردەری خۆمانین.
ئامادە هەموو دۆسایەتێکین ئامادە هەموو جۆرە ڕاوێژێکین لەگەڵ وڵاتانی دەور و بەرمان لە دوا کارەساتی کە لە ئێران ڕوویداوە تەقینەوەکەی کرمانە بۆ ئەمە کاکنێتیڤان بارزانانی سەرۆکی هەرێم چووە قونسوڵخانەی ئەوان لێرە بەشداری پرسەکەی کرد وە لەوێ بێگومان هەرچوون بۆ خۆی لە خۆیدا بۆ معنایە کە ئێمە هاوخەمتانین ئێمە پێمان ناخۆشە هیچ کارە ساتێکتان بەسەر بێ کەچی ئەوان دێن لە بری ئەوەی بە ئێمە بڵێن سوپاسانەکەین کە هاوخەمی ئێمەتان کرد ساڕخمان بۆ ئەنێرن ڕۆکێتی کشوێربڕمان بۆ ئەنێرن باشە بەردەوامی هەرێمی کوردستان و بەهێزبوون و ئیرادەی هەرێمی کوردستان لە بەرامبەرم جۆرە هێرشانە پێویستی بە پاڵپشتی هەیە حکوومەتی عێراق کە بینین هەڵوێستی چۆنە بەڵام ئایا هەرێمی کوردستان بە تەنیایە پاڵپشتی نێودەوڵەتی دەکرێت لەم پرسەدا لە ڕاستی ئەمە پرسیارێکی زۆر قورسە ڕەنگەلانی کەم بۆ من زۆر قورس بێت چونکە من نەختێک ئەبینم هینیان دەربڕیوە بەڵام هاوپشتی دەربڕین ئەمە نییە ئەمەوە چەند جارێکە ئەوها بە خراپی لێمانە درێ هینە یعنی با بڵێن ئەمریکا ئەڵێ بە توندی ئیدانە یەکەم ئیدانە چۆن تەرجەمە ئەکرێ یعنی من بڵێم لە محکەمەی دەوری ئیدانی کردووە سکاڕایەکی تۆمار کردووە لە UN لە مەجلیسی ئەمن سکاڕایەکی پێشنیار کردووە بۆ ئەوەی لەسەر و مەسەلەیە ئەوێ ئیدانەی بکا بۆ قەزیەکە بێ بە قەزەیەکی دەوری یان چی یعنی بەڕاستی من ئەگەر پەیامێر بم و دەستم بگاتە سەفیری یان باڵێزی عێراق ئەمریکا لە عێراق لێ پرسم ئەرێ زەحمەت نەبی تۆ کە ئەڵێی بە توندی ئیدانیەکەم ئەمە چۆن تەرجەمە ئەەکەی بۆ من ئەمڕۆ من حیواری دوو کەسم بینی لە فێسبوک و ئەوانە خۆم فێسبوکم نییە بەڵام کەسێک هاوکارم بوو گەنجێک چوو بوو بۆ خۆپیشاندانەکە گەنجێکی نەچوو بوو ئەوەی نەچوو بوو ئەوەی چوو بوو پێوت ئەوە تۆ بۆ نایە هاوە ڕستمی خۆی بۆ نردبوو کەەوە من لەوێم قسەیەکی کردبوو ئەو قسەیە سەرنجی می زۆر ڕاش و ئەبێ سەرنجی ئێرانیش ڕابچێشێ ئەمە نمونەیەکە لە ناو گەنجەکانی کورد ئەڵێ من ئیتر ئەو گەنجەکە نەچوەڵێ من ئیتر بڕوام بە ئیدانە و بڕوان بە چوونە بەردەمی UN و بڕوان بەو قسە زلانە نییە کە UN و وڵاتانی تریش ئەیکەن و ئەڵێن ئیدانەیەکەین و پشتیوانتانین و نەزام چی و لەو بابەتانە ئەمە ئەبێ چۆن ئەمە دۆستین ئێمەهی خۆمانە ئەبێ تێبگەین کە لە ناو گەنجەکانمان لە ناو خەڵکەکانماندا گەیشتۆتە ئێرە ئەبێ ئێرانی زانیەوە لە قازانجی ئەویشدا نییە بزەبوت وەکو ئەو قسەیە وایە هەمیشە لە ڕابردوشدا ئێران بە تایبەتی زۆر جاران لە خلاری ئەو 30 ساڵی من ئاگام لێتی هەمیشە وتویانە زۆر ئەمریکا چییە ئێوە ئەمریکا ڕۆژێک بەجێتان دێڵێ ئێمە ئەمێنینەوە لێرە ئەمیش بە ئێرانەڵێم ئەم وەکو هاوڵاتیەک بە ئێرانەڵێم قوربان ئەمریکاش بڕوا مقاومەی عێراقیش نەمێنێ کورد هەر لێرەیە تۆ کورد ناتوانانی بسریتەوە نەتانتوانی ینی بە گەلە کۆمەچەی چەندین وڵاتی داگیر کرد نەتانتوانی کورد بسرنەوە ئێمەش لێرەین ئێمە هەر لێرە نین لە کوردستانی عێراق ئێمە لەناو کوردستانی ڕۆژهەڵاتیشین لەناو کوردستانی باکووریشین لەناو کوردستانی ڕۆژئاواشین لە دیاسپۆراشین کورد لە هەموو شوێنێکە ینی ئەبێ ئەوە کە کاتێک کەسێک قسەیەکی واکە دەوڵەتی قسەیەکی واکە ئەمریکا پشت بە ئەمریکا مەبەستن ئەمریکا بڕوە ئەمریکا بەڕێکن چونکە ڕۆژێک ئەمریکا بەجێتان دێڵێ ئێمە هەر لێرە ماوەین ئەمە گەورەترین هەڕەشەیە لە ئێمەیەکە ئێمەش هەڕەشەیەکی ترمان ئێمەش پێڵێ ئێمەش لێرەین ئێمە ئیسپات بوو لێرە ناڕۆین لێرە ناڕۆین زۆر باشە بەڕێز جوندیانی ئاماژەت بە ئیدانە و هەڵوێستی وڵاتان کرد بەڵام ئەمە یەکەم جار نییە کە ئێران هێرشی سەر هەرێمی کوردستان دەکات و هەروەها لە ناوچەکەش بەگشتی ئاڵۆزێکی زۆری ناوەتەوە کە ئەمریکا و هاوپەیمانەکانی خۆی زۆر جارە مدەخەنە بەرباس و سزا لەسەر ئێران دەسەپێنن بەڵام ئێران سنوورەکانی یاسانی دەوڵەتەکانیشی بەزاندووە بۆچی ئەم یاسایانە ناتوانن سنوورێک بۆ ئێران دابنێن کەی ئەم هەڵوێستانە دەبنە کردار وەڵاهی وەکو ئەڵێن ئێران وەکو دەوڵەتێکی یاخی بووە لە کۆمەلگای دەوری ڕاستە تەرەفێکەیە چینە رووسایە هەندێک لە وڵاتانە پشتگیری و پشتیوانی کۆریای باکوورە ینی لەو بابەتانە هەندێک وڵاتن پشتیوانی لە ئێرانەکەن هاوپەیمانی ئێرانن و ڕەنگە پشتوانش بکەن ئەمانە دوانیان بە تایبەتی وڵاتی زۆر گەورن یەکەکیان کە چینە و ئەویتریشیان رووسایە زۆر توانیان هەیە بتوانن شت بکەن بەڵام لە ڕاستیدا دەوڵەتی یاخی بوو گوێ ناداتە هیچ تۆ تەماشاکە بۆ نمونە کۆریای باکوور کە بە دەوڵەتێکی یاخی بوو ئەژمێردێ بێ ئەوەی لە دەوڵەتی با حکوومەتەکەی باشوور دەوڵەتی باشوور یەک تۆپی پێوەنێ ئەو سەدان تۆ بە ئێوە ئەنێ ئەمە جۆرێکە لە یاخی بوون و ئەمە زۆرێکە لە بێمنەت بوون بەڵام ئەمە چەندە نیشانەی ئەوە بێ کە
بۆ ئێران هێزە بەهێزیە بەڵام چەندە نیشانەی ئەوەیە ترسە لە گۆڕانی ئەو هێزە بۆ شکست و بۆ بەهێزبوون. کەواتە کێشە ناوخۆیەکانی ئێرانیش کاریگەریان لەسەرم پەلاماردانەی لە دەرەوەی سنوورەکانی هەیە بۆ بەلا ڕێدابردننی ڕایگشتی و شاردنەوەی ئەو بۆشایانەی کە لە ناوخۆ هەیەی ئەزان مەسەلەیەکی زۆری ناوخۆی ئێرانە من نامێت لەسەرەوە تەفسیر و تحلیل بکەم چونکە خۆیان بەردەوام لە سەدان کەناڵی یوتیوبی و لە سەدان کەناڵی سۆسیال میدیا و لە سەدان دایان کەناڵی تەلەڤیزیۆنی و رادیۆییدا خەڵکی ئێران بە نەتەوە جیاوازەکانیەوە ئەمە تحلیل ئەەکەن و دێنوە بن ئەمە کارێکی خۆیانە بەڵام بێگومان ئەو ئێران و هەر دەوڵەتێکی تریش هەموو هەنگاوێکی خۆی ڕاست یان هەڵا بێتاوان یان بەتاوان بەکاردێنێ بۆ ئەوەی کۆنتترۆلی هەندێشتی ناوخۆی بکە هەندێک قەیرانی ناوخۆی بکە ڕێگری بکە لەسەر هەڵدانی هەندێک بابەت بەڵێ ئەوە هەیە. باشە ئەوەی کە ئێستا ڕون و بەرچاوە لا هێرشەکەی ساڵی 2022 لە ئەم هێرشش کە ئێستا بۆ سەرماڵی سرمایه‌دارێکی ناوداری شاری هەولێر ئەنجام درراوە بازرگان و سرمایه‌دارانی شاری هەولێر خزمەتی وڵات و نەتەوەکەی خۆیانیان کردووە کراونەتە ئامانج منداڵ تێیدا شەهید بووە بەڵام هیچ هەڵوێستێکی فەرمی نییە کە ئەم هێرشانە بگەنێتە شوێنی خۆی بۆ نمونە ئەگەر سکاڵا لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی تۆمار دەکرێت یا کۆمەڵگەی نێودەوڵەتی وەکو بەڕێزت ئاماژەت پێکردن یا ئیدانی دەکات کاتە هەرێمی کوردستان پەنا بۆ کوێ ببات چۆن ئەم قەوارێ بپارێزرێت؟ لە ڕاستیدا ئەم قەوارەی خۆمانی پارێزین و ئەم قەوارەیە ئەبی خۆمان بیپارێزین ینی چارەی ترمان نییە هیچ ئومێدی چیم بە بەغدانیە من ئێستا هینەکەم دی بەیان نامەکەی بەڕێز سوودانیم بینی کە دەری کردووە سەفیر بانکەنەوە بێتەوە پرسیینی ناوێ قوربان تۆ پێشووتری ژێرە هاتووی تحقیقت کردووە لە ئەوەی ئاماژەت پێداهی ساڵێک لەمەوبەر ئاماژەت پێدا هاتی هین کردووە و بەردەوام حکوومەتی هەرێم لە کەناڵە ڕسمیەکاندا بەوانیان نوتۆ بە بەغدایان نوتووە کە دۆخەکە چۆنە بەڵام لێرە پرسیارێکەیە بەغدا خۆی هەیە هەتا ئێمە چاوەڕێی هەڵوێستێکی لێ بکەین بتوانێت ڕێگر بێ لەوەی تورکیا یان ئێران هێرش بکەنە سەرمان نییە شتێک نەماوە بە ناوی عێراق ئەوە ئێمەین عێراق ئێستا هەندێشتی بەدەستەکە ئەتوانێت وەزەکانی ئێمە ئاڵۆز بکە وەکو بودجا وەکو موچە و وەکو ئەو هێزە لە یاسا دەرچوانەی کە ئەو پارەیانەدا پرچەکیانەکە با بڵین غیتایان بۆ رووسەکە تاران بۆ رووسەکە بە شێوەیەکی یاسایی ئەمەیە عێراق شتێک نەماوە ئەمە ڕێزم هەیە ڕەنگە سوودانی ئەو هەڵوێستەی بەجددی بێ بەڵام ئەمە جۆرێک لە یاریکردنیشە بە عەقڵی ئێمە کە پێی وایە سیاسەکانی ئێمە ناچارن مامەڵە لەگەڵ ئەو جۆرە بۆچوونانەش بکەن لە کاتێکدا ئەزانن کە ئەم بۆچوونانەی ئەوەی وەکو ئەو ئەیڵێت نیفلس ناکە هیچ شتێک جێبەجێ ناکە بەڵام سیاسەکانی ئێمە ناچارن ینی بە هەنگاوێکی ئیجابی وەریگرن عەرە بەڵێ عەسا وەلەعەلە ئێران نەختێک ڕعایەتی بەغدا بکە ئێران بە ساڕوخ و بە ڕۆکێت لە ئێمە ئەدا بەڵام هەموو ڕۆژێ ئاوا لە بەغدا ئەکا و شەرمەزارێکە شەرمەزار بوو شەرمەزار بە هەتا ئەوەی ئێستا بێنرخ بوو ئەوەی کە پێڵێن دەوڵەتی عێراق ئەوەی پێڵێن ئەخ دەوڵەت بە سەروەریەوە ئەناسرێتەوە کە هیچ سەروەریەکی لەلایەن ئەو وڵاتانەوە نەپارێزرابێ ئەخیانی چی بۆ ئەو وڵاتە ئەمێنێتەوە چی بۆ ئەو کیانە ئەمێنێتەوە کە پێڵێن دەوڵەتی عێراق. باشە کەواتەم پەلاماردان و ڕووداوانە کە لە هەرێمی کوردستان ڕوودەدەن ئەنجامی باڵادەستی هەژمونی ئێرانە لە عێراق و بەڕێوەبردننی عێراق لەلایەن وڵاتانی ئیقلیمیەوە من وڵاتانی ئیقلیمی نییە یەک وڵاتی عێراق ئەوە هی نییە ئەنی ئەمە لە پەراوێزدا چن لە پەراوێزدا بەڵام پرسیارێک ئەتوانین بکەین ئەوانەی ئاگادارن لە ماوەی ئەو 12 ساڵی ڕابردوو 20 ساڵی ڕابردوو یان با پرسین بزانین ڕئیسی وزەرای عێراق سەرۆکی وەزیرانی عێراق لە ڕابردووشدا مدیری نووسینگەی تایبەتی خۆی بەبێ مشاوەرەی ئێران پێدانراوە نەیتوانیوە من نازانم بڕۆ لەوانە پرسن کە لە بەغدا هەتا لە ناو پارتی لە ناو یەکێتی هێز زۆر کەسایەتی گرنگ و چاوتیژ و خاوەن دید لە بەغدا بوون ئەزانن کە مدیری مەکتەبی خاصی ڕئیس وزەرا سەردەمی مارێکیش بەبێ ئێران دانەنراوە لەبەرەوە وڵاتانی تر دێن مداخەلە ئەکەن تورکیادەی قەسپەکە فلانەکە کۆمەڵێک شتی خراپەکە لە دژی کوردستانی و هەرێمی کوردستانیش ئەیکا بەڵام لە ڕاستیدا ناتوانانی و ئێمە شەرمەزار بکەن بەڵام ئێران هەموو ڕۆژێ بەغدا شەرمەزارەکە هەموو ڕۆژێ
بە هەموو شێوە بە هەموو سوڵتاتەکانیشەوە پێش هەمان سوڵتەی قەزایی کە نابێ بۆ هیچ شوێنێک ملکەز بکە سوڵتەی قەزایی لە هەموو دنیادا بەڵام ئێران ئەو بەهایەشی بۆ سوڵتەی قەزایی عێراق نەهێشتۆتەوە تەمە گوناحەکە شەوەیە کە خۆیان قبوڵیانە هەم سوڵتەی قەزایی و هەم سوڵتەی جێبەجێکردن و هەم سوڵتەی یاسادانان و هەلو مجەڕەوەکو عەرەبەوەی باشە کەواتە بەڕێزت نارامکردنی هەرێمی کوردستان و بامانجکردنی لە بەرژەوەندی چلایەنێکدایە جگەلەوەی کە ئێران ئامانجی تایبەتی خۆی هەیە ئەزانی چییە ئێستا یاریکەری گەورە لێرە ئەمریکا هاوپەیمانەکانی ئێران و هاوپەیمانەکانی هەندێک یاریکەری تر هەن گەورن بچووکنین وەکو تورکیا بەڵام هێشتا متمانەیان بە خۆیان نییە بە شێوەیەکی جددی بێنە ناو مەسلەکە لەبەرەوەی ڕەنگە هەندێک زەرەر بکەم مەسەلەن تورکیا لە سووریا و لە کوردستانی لە ڕۆژهاتی کوردستان چۆتە ناو هەموو بابەتەکان بەڵام لێرە ڕەنگە بەو شێوەیە نەتوانێت بیکە ئێستا ئێران ینی من پێم وایە ئێران خەڵکی ئێران ئەگەر هیم بێ ئەبێ یەکشت بڵێ وەختی خۆی دوشمێکیان هەڵگر ئەگوتیان نەزانم منە غەزە نە لوبنان جانم فەداویە ئیران لە ڕاستیدا خەڵکەکە ئەوە ئەزانێ ئەوە ئەزانێ کە ئێران ئەوێ بێتە سوپەر هێزێک لەم ناوچەیە شکر هێشتا بە پێی زانیاریەکان نەوەوی دروست نەکردووە ئەتۆمی دروست نەکردووە درستی بکار ڕەنگە بێتە سوپەر هێزی ئەو کاتە عەرەب خۆت بگرە عەرەب بە طبعا عەرەب هەر ئەوەندەیان شیعانە کە لە عێراق زۆرینن لە هەمێک شوێنی تریش کەمینەیەکن بەڵام ئیتر سوننە دەبێ ئەبێ ڕاکە سوننە بۆ کوێ چێ سوننە ئەبێ ڕاکە بەڵێ بەڕێز ئازاد جوندیانی سەر و سیاسەتمەدار زۆر سپاس لەم شەوە تایبەتە لەگەڵ کوردستان سپاس